سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم چۆنن؟ وەڵا باشی هەمووتان باشن؟ ئەی یاخوا میشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆش ئازانن بۆچی؟ لەبەر ئەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە خنجیلە و پچکۆلەیە کوردستان و چاوم بە ئێوەی ئازیزەکەوێ ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ دڕەڵەی حاجی سەر بە قەزای کوێیە؟ قەزای چوارتە ئەی قەزای چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی هەر بژین یەک چەپڕێکاین بۆ خۆتان ئافرین دەست خۆش مناڵەکان بەرنامەکەی منتان پێ خۆشە؟ ئەی پێتان خۆشە کە ئەمڕۆهاتوومەتە گوندەکەیەوە؟ هەر بژین من ئەمڕۆ راپۆرتێکی جوانمان ئامادە کردووە لەسەر گوندەکەی ئێوە حەزەکەن بێکەوە و راپۆرتە ببینین؟ زۆر باشە کەواتە با بەیەکەوە بینەری ئەم راپۆرتە بین فەرموون سڵاوتان لەبێ مناڵە ئازیزەکانی هاوڕێم زۆر دڵخۆشم کە ئەم جارش هاتمەوە بۆلاتان ئەم جارش وەک هەموو جارەکانی تر گەشتێکەکەین بەرەو ناوچەی شارباژێر و ئەڕۆین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان وەرن با پێتان بڵێم ئەم گوندە کوێیە گوندی درەڵەی حاجی ئەم گوندە جوانە لە ناوچەی شارباژێرە و لە نزیک شاخە سوورە و دووریەکەی نزیکەی 29 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە. هەڵکەوتەی گوندەکە لە ناوچەیەکی شاخاویە و ژمارەیەکی کەم ماڵی تێدایە. هەر بۆ هۆیەشەوە ژمارەی منداڵانی گوندەکە زۆر کەم بوو. بەڵام ئەوەی جێی دڵخۆشی ئێمە بوو ئەوە بوو کە لەگەڵ ئەوەی ژمارەی منداڵەکان کەمن بەڵام خوێندن لەو گوندە هەر بەردەوام بوو. با پێشتان بڵێم یەکەم قوتابخانە لەم گوندەدا ساڵی چەند کراوەتەوە. یەکەم قوتابخانە لە ساڵی 1998 کراوەتەوە و یەکەم مامۆستا و بەڕێوبەر مامۆستا فەرەیدون ئیبراهیم و مامۆستا پەروین بووە کە دوو هاوسەر بوون و ساڵانێکی زۆر لەو گوندەدا خزمەتیان کردووە. گوندی درەڵەی حاجی زۆر دڵگیر بوو. گوندێکی پاک و جوان زۆربەی کۆڵانەکانی خزمەتگوزاری قیرتاوی پێگەشتە بوو. دانیشتوانەکەی بۆ بوژانەوەی ژیانیان سەرقاڵی کاری کشتوکاڵی و ئاژەڵداری بوون. ئەتانەوێ زانیاری زیاتر وەربگرن؟ کەواتە وەرن با بگەڕێینەوە بۆ لای زیتەڵە و هاوڕێیانمان. فەرموون! مناڵەکان راپۆرتەکەتان بینی؟ ئەی بەدڵتان بوو؟ کەواتە یەک چەپڵێقایم بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. دەست خۆش مناڵەکان حەزەکە سەرەتا چیرۆکێکتان بۆ بجەرمەوە؟ دوای چیرۆکەکە یەکێکی ئەمەلاتان و هەنێ پرسیارتان لێکەم باشە؟ هەر بژین چیرۆکەکەمان ناوی کەروێشکە پچکۆلە یارمەتی دایە ئەیات. ئەڵێ ڕۆژێکی خۆش بوو بۆ وشکردنەوەی هەنێ جلی شۆراو واتە کەشوهەوا ئاوا خۆش بوو نە باران بوو نە بەفر بوو نە ڕەشە باش بوو خۆرەکە ئەدرەوشایەوە ڕەشەبا بوو کەروێشکە پچکۆلە یارمەتی دایکی ئەیە جلە شۆراوەکان بەکوێ هەڵواسێ تەنافەکە لە ناکاو با زۆر بەتوندی هەڵی کرد و بەشێک لە جلە شۆراوەکانی برد. کەروێشکە پچکۆلەکە هاواری کرد ئێی بگەڕێنەوە وەرن بگەڕێنەوە. ئیتر ڕای کرد بە دوای جلەکان کەوت و وەختێکی زانی چۆتە ناو دارستانەکەەوە. لە دارستانەکە چی بینی؟
دوو باڵندەی بینی کە لەسەر گۆرەویە هێڵدارەکان شەڕیانە کرد. ئەیاویست گۆرەویەکان ببەن. هێلانەکانیانی پێچی لێ بکەن پێناو پۆشت بکەن و هێلانەکانیان بکەنە شوێنێکی گەرم و نەرم بۆ بێچۆ باڵندەکانی خۆیان. گەروێشکە بچکۆلەکە وتی ئەوانە مەوێتەوە بێنە ئەوانەی منن بمەنەوە. سوپاس. ئەوانیش چیان کرد گۆرەویەکانیان نایەوە. دواتر کەروێشکە بچکۆلە شتێکی بینی کە لەسەر زەویەکە ئاجوڵایەوە. ڕەنگێکی درەوشاوەی هەبوو. لە چیە چوو؟ لە کڵاوە خووریەکەی باوکیە چوو. بەڵام چی بوو؟ ئەجوڵایەوە. چونکە خۆتان نەزانن کڵاو ناجوڵێتەوە وایە؟ بەڵام ئەم کڵاوەیە نەجوڵایەوە. کڵاوەکەی بەرز کردەوە. چی بینی؟ چەند مشکێکی تووکنی پچکۆلە لە ژێریەوە سەرەتا چیان نەکرد. ئەوان ئەیانبەر تاوەکو چی پێ بکەن؟ جێنووسنێکی گەرمی پێ دروست بکەن بۆ خۆیان. کەروێشکە پچکۆلەکە وتی بێنە ئەوانم بەنەوە دەی ئەوەی منە. ئەوانیشیانەوە. ئیتر کەروێشکەکە سوپاسی ئەوانیشی کرد. پاشان کەروێشکە پچکۆلەکە سەرنجیە سووچێکی پەتووە تایبەتەکەی برا پچکۆلەکەی کە لە کەلێنی دارێکەوە هاتووەتە دەرەوە. ئەوەنە بە توندی ڕای کێشا تا خێزانێکی سمۆرەی تووکن چیان کرد؟ هەمویان لە کەلێنی دارەکەەوە هاتنە دەرەوە. ئەوان بەتانیەکەیان بردبوو تاوەکو خۆیانی پێگەرم بکەنەوە. کەروێشکە بچکۆلەکە وتی بێنە ئەوەی منە بمەنەوە ئەوەی منە باهێ ناوێتی بۆ ئێرە. ئەوانیش بەتانیەکەیان نایەوە و کەروێشکەکەش سوپاسی کردن. کەروێشکە بچکۆلەکە هەموو پۆشاکەکانی ناو دارستانەکەی کۆ کردەوە تا بووە باوەشێکی گەورە چووکە جلەکانی وردە وردە کۆ کردەوە ئیتر زۆر بوو وایە؟ هەمویانی چی لێ کرد؟ هەمویانی بردەوە بۆ ماڵەوە و دووبارە بە تەنافەکەیە هەڵی خستەوە. ئەمە بۆ کەروێشکێکی پچکۆلەی وەکو ئەو کارێکی زۆر سەخت بوو. کاتێ دایکیاتە دەرەوە بینی هەموو پۆشاکەکانی وشک بوونەتەوە. کەروێشکە بچکۆلە لە ناو سەبەتەی پۆشاکەکانە خۆی گرمۆڵە کردبوو خەوێکی خۆشی لێکەوتە بوو. ئەزانن بۆ؟ چونکە زۆر ماندوو بوو کە ڕای کردبوو بە دوای پۆشاکەکانە. چیرۆکەکەم خۆش بوو؟ زۆر باشە کەواتە یەک چەپڵی قایم بۆ ئەو بێدەنگی خۆتان. دەست خۆش. ناڵەکان حەزەکەن ئێستا یەکێک بێمەلاتان و بۆ خۆمان دەستکەین بە گفتوگۆ و هەنێ پرسیار و زانیاریم بەنێ لەسەر گوندەکەتان؟ زۆر باشە. ئێستا بێمە لای کێ؟ با بچینە لای ئەرینا. ئەرینا گیان چۆنی؟ وەڵا باشم. ئەحواڵت چۆنە؟ وەڵا باشم. ئەیاخوام و کاتێ باشبی. ئەرینا لە پۆلی چەنی؟ دەرچوون بۆ سێ. دەرچووی بۆ سێ. ئەیپار لە پۆلی چەند بووی؟ لە پۆلی دوو. ئافرین لە پۆلی دوو. ئەی حەزی لە قوتابخانەیە؟ بەڵێ. ئەی لەگەڵ قوتابخانەیە چۆنی؟ وەڵا زۆر باش. باشی باشە با پرسیارێکی لێ بکەم ئەرینا. ئەگەر 5 سێوە پێ بێ بەڵێ 2 سێوی بخۆی چەند سێوە مێنێتەوە؟ ئەگەر 5 سێوە پێ بێ 2 سێوی بخۆی سێ. ئافرین 3 سێو هەر بشی. ئەرینا بەڵێ با پرسیارێکی لێ بکەم. لە گوندەکەی ئێوە خەڵک ئاژەڵداریەکە؟ بەڵێ. چه ئاژەڵێک زۆر بەخێوەکە نەهاوەکو مەڕ و مانگا و بزن و ئەو شتانە؟ مانگا. مانگا. ئەی مەڕ و بزنتان نییە؟ مەڕمان هەیە. مەڕتان هەیە؟ بەڵێ بەس بەکەمی. تۆ ئەزانی سوودی مەڕ و مانگا چییە؟ شیری هەیە ئەبێ بەشت. ئافرین شیری هەیە. شیرەکە ئەکرێ بە ماست، ئەکرێ بە دۆ، ئەکرێ بە پەنیر. باشە شیر و شتەکەی هەر خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشنەوە. لێشێ فرۆشینەوە ئەشی خۆین. ئافرین کەواتە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان ئاژەڵداری بکەن وایە؟ بەڵێ. هەر بشی باشە. ئەی تۆ چه ئاژەڵێکە زۆر خۆشەوێ؟ مانگا. مانگا خۆشەوێ؟ مانگاتان هەیەوە؟ بەڵێ. ئەی بەچکەی هەیە؟ بەڵێ. بەچکەکە و ناو چی؟ وەڵا هیچ. ناو نەناوە بۆرە یان ڕەشە یان سوورە؟ نەوەڵا. مانگا زۆر جوانە بە تایبەتی چاوی زۆر گەورەیە وایە؟ بەڵێ. ئافرین. ئەی باشە مریشک و قاز و شتیوا بەخێوەکەن لە گوندەکەتان؟
وەڵا بەس مریشک بە زۆری قازش بەکەمی قاز بەکەمی لەبەرەوەی ئاوتان کەما وەڵا ئەومان زۆرە ئەویشتان زۆرە ئەی بۆ قاز بەخێو ناکە خۆ قازیش زۆر جوانە تۆ فیلمی نیێڵزە بینیوە فیلم کارتۆنی نیێڵز بەڵێ ئاوەی کە قازەکان هەمویان کوڕەکە بچووکە بێتەوە و ئیتر ئەچێ لەگەڵیانە گەشتەکە بەڵێ خۆشە وایە بەڵێ حەزەکرد تۆش بچووک بیتەوە ئەوە بچیتە سەر پشتی قازێ بەڵێ ئێوە تەنیا بۆ فیلم کارتۆنەکێ وایە بەڵێ ئافرین ئەرینا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی ئەزانی هۆنراوەیە گۆرانی شتێکمان بۆ بڵێ ئی باوک هی باوک شعری باوک ئادی بۆم بڵێ بۆ باوکم خۆشەویستەکەی ژینم باخەوان و پەرژینم سڵای زۆر بەتینم بۆ تۆ باوکی شیرینم نازی منی سۆز و ئازی منی ئافرین هەر بشی یەک چەپڵی قایم بۆری ناگیان دەست خۆش کاکە محەممەد چۆنی ئەحواڵە چۆنە دەنگ و باسە ئەیا خوار باش بی محەممەد گیان باڵێ تۆ لە پۆلیچەنی دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار ئافرین هەر بشی وانیزیشی شەبینەوە لە قوتابخانە وایە باڵێ ئیتر کاتی کردنەوەی قوتابخانە دووبارە دەست پێکاتەوە خۆ ئامادە کردو بۆ قوتابخانە باڵێ ئافرین حەزەکەی ئەم ساڵی نوێی خوێندن وانەکانە بەسەر کەوتوی ببڕی باڵێ ئافرین باشە کە قوتابخان نەکرایەوە ئێمەی مناڵان ئەبێ شەوان چی بکەین بۆ ئەوەی بەنیاز زوو خەبەرمان بێتەوە ئەبێ بخەوین ئەبێ شەوان چی بکەین زوو بخەوینیان درەن ئەبێ زوو بخەوین ئەبێ زوو بخەوین بۆ ئەوەی بەنیان زوو لە خەوەسین وایە باڵێ ئافرین باشە پێم بڵێ بەنیان کاتێک لە خەوەڵەسی ئەبێت چی بکەیت سەرەتا خۆت ئامادە بکەین دەموچاومان چی لێکەین دەشۆین ئەی شۆی دواتر ئەبێ نانی بەیانی بخۆینیان نەیخۆین ئەبێ بیخۆین ئەبێ نانی بەیانی بخۆین بۆ لەبەرەوەی لە قوتابخانە وزەیەکی باش بێتە جەستەمان بۆ ئەوەی توانامانە بێگوێ لە مامۆسا بگرین کەوانەمان پێڵێ وایە باڵ ئافرین محەممەد باڵ وتە لە پۆلی چەنی چوار لە پۆلی چوار چەند مناڵن لە پۆلەکەتانە وەڵایی دەورەی سیوەش سیوەش مناڵن باڵ بۆ لە گوندەکانی تریشەوە خەڵکیە بۆ ئێرە بۆ خوێندن باڵ ئافرین باشە پرسیارێکی ترێ لێ بکەم باڵ لە گوندەکەی ئێوە خەڵک کاری کشت و کاڵەکە باڵێ چیەکەن کشت و کاڵ وەکو بامێ و تەماتە و شووتی و کاڵک و خێر و ئەمانە ئەوانە هەموویەکەن باڵێ ئافرین باشە ئەی ئەوانە هەمووی خۆتان لێخۆن یان لێشیە فرۆشنەوە هەڵا لێشیە فرۆشینەوە لێشیە فرۆشنەوە ئەی باشە کارێکی باشە خەڵک لە گوندەکانە کاری کشت و کاڵ بکە یان خراپە باشە باشە بۆچی باشە لەبەرەوەی سوودی پێبی وایە خەڵکی گوندەکان ئەتوانێت لە ڕێی کاری کشت و کاڵەوە سوودی لێوەرگرن و داهاتێکیان دەستکەوێ خەڵکی شارەکانیش لە ڕێی خەڵکی گوندەکانەوە چیان دەستەکەوێ خۆراک وایە چووکە ئەگەر خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ و ئاژەڵداری نەکەن ئەو کاتە لە شارەکانیش خەڵک هیچ خواردن و شتێک نابێ بیخۆن وایە باڵێ ئافرین محەممەد باڵێ ئەی باشە کاتێک کە خێزانەکە و ئەچنە سەر زەویەکانتان بۆ کاری کشت و کاڵ تۆ هاوکاریانەکەی باڵێ ئافرین ئەتوانی ئاو و خواردن و چایان بۆ بەری باڵێ هەر بژی باشە کەواتە ئێمە ئەبێ هاوکاری خێزانەکانمان بکەین یان هاوکاریان نەکەین هاوکاریان کەین هاوکاریان بکەین ئەی باشە محەممەد تۆ کە لە قوتابخانەیەتەوە پۆشاکەکانە چی لێکەی قەت یاکەن قەدیەکەی ئەی ئەبێ ئێمە پۆشاکەکانمان هەریەکە و فڕێبین بەلایەکە نەخێر بۆچی لەبەرەوەی دوایی دایکمان عەزەتی پێوە ئافرین دایکمان عەزێتی پێوە کێشێ و ئێمەش نامانەوێت دایکمان ماندووکەین لەبەر ئەوە ئەبێ هاوکاریان بکەین وایە باڵێ ئافرین محەممەد باڵێ ئێستا پشویاوینە وایە باڵێ ئەی ئێوە وەکو مناڵانی گوندەکەتان زیاتر چی یاریەکەکەن وەکو یاری دووگۆڵی و ئێ چاوشارکێ و ئەوان چاوشارکێشەکان باڵێ ئەفەرین بەڵام ئاگادار بن نابێت زۆر دوورکەونەوە لە ماڵەکەی خۆتان یان نابێ بچنە ئەو شوێنانەیە ها بۆ نمونە کە ئاوی لێە یان کە سەختە نابێ بچنە ئەو شوێنانە بۆ ئەوەی ئازارتا پێنەکە باشە محەممەد گیان باڵێ ئافرین محەممەد باڵێ ئەی ئێستا لەم گوندەی ئێوە وەرزی زستان ساردەیان گەرمە ساردە ساردە وایە باشە ئەبێ ئێمە دارەکان لە بنا ببڕینەوە بۆ خۆگەرمکردنەوە نەخێر بۆچی لەبەرەوەی ئەوانیش بینێت دەژین
ئەوانی شۆک و ئێمە ئەژین باشە تۆ سوودەکانی دارەزانی چییە؟ باڵێ چییە؟ هینە زەویەکە فێنگەکاتەوە ئافرین سێبەرەکەی وایە؟ سێبەرەکەی زەوی لەبەرەکەشی ئەخۆین چی؟ لەبەرەکەشی ئەخۆین لە بەرەکەشی ئەخۆین ئەی هەوای پاک لە چیوە وەرەگرین؟ لە دارەکان ئافرین کەواتە دارەکان سوودی هەوای پاکمانەیە تێ بەرەکەشی ئەخۆین هەروە سێبەرەکەشی زەویمان بۆ فێنگەکاتەوە وایە؟ باڵێ هەر بشی یەک چەپڕێقایی بۆ کاکە محەممەد دەست خۆش نبینکان باڵێ چۆنی؟ وەڵا باش ئەحواڵە چۆنە؟ وەڵا باش ئەیخوا هەموو کاتێ باش بخوایەکان نبینکان باڵێ تۆ لە پۆلیچەنی دەرچوون بۆ 6 دەرچووی بۆ 6 ئافرین هەر بشی نبین باڵێ باشە گوندەکەتان هەرە پێچ مناڵی لێە ناوەڵا سیانی تریشی لێ بەس ڕۆشتونەتەوە ڕۆیشتونەتەوە بۆ کوێ؟ بۆ شار بۆ شار واتە بە بەردەوام ماڵیان لێرە نییە؟ ناوەڵا ئەی باشە تۆ پێ خۆش بواتمە گوندەکەیەوە؟ باڵێ ئێمە ئەچینە هەموو گوندێکی کوردستان ئەگەر تەنیا یەک مناڵیان دوو مناڵیشی لێبێ ئێمە هەر ئەچین ئەزانی بۆ؟ بۆ لەبەر ئەوەی ئێمە مناڵانی هاوڕێمان هیچ کاتێک بەجێ نایڵین و ئەوانمان هەموو کاتێ بیرە گوێ ناین بەوەی کە ئەم گوندە مناڵی کەم لێ یا مناڵی زۆر لێە نەڤین باڵێ با پرسیارێ لەسەر گوندەکەتان لێو بکەم گوندەکەتان ناوی چییە؟ دڕەڵەی حاجی دڕەڵەی حاجی باشە ئەیواتای ناوی گوندەکەتان ئەزانی؟ باڵێ ئادی چییە؟ دڕەڵە حاجی و دێی حاجیەکانە ئاوەکەشی دڕا دەسوپل ئەخلی شوێنێ بۆی لەوە هاتووە دڕەڵی حاجی واتە لەم گوندە حاجی زۆرتیا بووە و ئاوەکەشی دڕە بۆیە ناویان ناوە دڕەڵی حاجی؟ باڵێ باشە ئەگەر زۆر دەست و پلتان پشۆن ئەوەکەی دەستان نەقلی شوێنێ؟ باڵێ باشە ئەفەرین کەواتە ئەبێ ئاگاتان لە خۆتان بێ بۆ ئەوەی دەست و پلتان نەقلی شێ ئیتر وەرزی پاییزیشە بێ دەستمان چی لێ بکەین؟ ئەبێ کرێم بین لە دەستمان بۆ ئەوەی دەستەکانمان نەخلی شێ وایە؟ باڵێ نڤین باڵێ وتە لە هەموو گوندەکەتانە چەند مناڵی تایە؟ 5 بێچکە لە ئێوە مناڵی تری لێیە؟ باڵێ 8 ئەو سیانەی تر ناتون وایە؟ باڵێ ئەی گوندەکەتان قوتابخانی تایە؟ باڵێ هەتا پۆلی چەند؟ نۆ هەتا پۆلی نۆ وایە؟ باڵێ ئەی باشە ئەگەر دەرچین بۆ پۆلی 10 و 11 و 12 ئەبێ واز لە قوتابخانە بێنینیان ئەبێ بچن لەکوێ بخوێنن؟ واز نابێ واز لە قوتابخانە بێنین ئەبێ بچین بۆ شەمساوە شەمساوە دوورە لێرەوە؟ ناوەڵا نزیکە ئەی بەچێچن؟ وەڵا بە سیاری خۆمان بەسیاری خۆتان؟ باڵێ ئەی باشە مناڵان ئەبێ کاتێ لە سیارەکانە دانیشن قیژەقیش و دەنگەدەنکەن؟ نەخێر ئەیە بێ چۆن دانیشن؟ ئەبێ بێدەنگ و عاقڵ دانیشن ئەبێ بێدەنگ و عاقڵ دانیشن بۆچی؟ لەبەرەوەی ژاوەژاو دروست نەبێ ئافرین ڕەنگە شۆفێرەکە بەوەی ژاوەژاوی ئەمەوە سەری لێ تێکچێ وایە؟ باڵێ ئافرین نڤین باڵێ ئەی باشە مناڵانی تریەن بۆ ئەم گوندەی ئێوە بۆی بخوێنن؟ باڵێ هیچ مناڵانی چ گوندێکیان بۆ ئێرە؟ وەڵی شەمساوان ئەوانیشیان بۆ ئێرە؟ باڵێ باشە ئەی ئێوە شەڕ لەگەڵەوە مناڵانەیەکەن بڵێ نەمە قوتابخانەی گوندەکەی خۆمانە؟ نەخێر نەخێر نابێ شەڕیان لەگەڵاکەن لەبەرەوەی قوتابخانە موڵکی هەمومانە پێویستە هەموو کەسێک ڕێز لە یەکتری بگرێت لە قوتابخانە وایە؟ باڵێ باشە نڤین باڵێ تو خۆ ئامادە کردووە ئەم ساڵ بۆ کردنەوەی قوتابخانە چۆن پێشوازی لە ساڵی نوێ خوێندن بکەیت؟ ئەبێ خۆمان ئامادە بکەین دێ بۆ ساڵی نوێ بۆی ئەم ساڵ زیرەکتر بین لە ساڵی پێشوو ئەی ئافرین هەر بژی ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر؟ باڵێ باشە ئەی ئەگەر بووی بە دکتۆر یەیتەوە لە